من وەکو کچێکی کورد بەشداریان فستیڤاڵم کرد بە دەستڕەنگینی خۆم بە ئەزمموی کاری خۆم کارەکەم گوڵی با بڵێن دروستکردنی گوڵی گەورەیە ئەم گوڵە گەورانە نزیکەی 5 ساڵە بێ لە جیهانە ترێندە کارێکی ترێندە و الحەمدولیلا من 3 ساڵە لە عێراقا کردومە بە کارێکی ترند وەکو ئەوەی کە جێگرەوەی سروشت بێ هەم جوانیەکەیەتی تەمەنێکی درێژم ماوە هەم جوانەکەی جوانی سروشتە تەمەنێکی درێژم پێیەوە کە لە ماڵەکانیانە لە ئۆفیسەکانیانە لە شوێنکارەکانیانە بمێنێتەوە هەمان چێژی سروشتی لێ ئەچێژن چونکە ڕاستی من بۆنیش لە بەرهەمەکانمان بەکارێنم بۆیە هەمان چێژی سروشتیانە بێت و جوانەکەشی خۆتانی بینن وەکو ئەوەی خواستی لەسەر بێ سەرەتای کارەکەم ساڵی یەکەمم ڕاستی زۆر کەس نێزانی بۆچی بەکارە چونکە ئێمە یەکەمین براندی دروستکردنی گوڵە گەورەکانین لە هەموو عێراق زۆر کەس نێزانی بۆچی بەکارێ لەیانە پرسیین بۆچی بەکارێ خاتونم گوڵانە تاکو ئێمە زۆرمان حەز لێیە بەڵام ئێستا الحەمدولیلا لە هەموو بوارەکانی ژیانە ئوردەر هەیە خواستیان لەسرە داوایەکەن بە تامەزرۆییەوە بۆ قەبارەی تابلۆ بوو 2 مەتر بوو با بڵێن 200 سانتیم بوو وەکو ستاندیش 3 مەتر بەرز بووە ئێمە وەکو خۆمان حوت کۆلەکشنمان تا ئێستا بەردەسە و هەر یەک لەوانە قیاس و ستایل و ڕنگ بەخواستی خۆیانە بێ بەڵام ئێمە حەدێکمان دیاری کردووە کە ئەڵێن ئەمە حەدێکی نۆرماڵە تۆ توانی سوود لە بیرۆکە یاخود ئەزمموی ئێمە وەرگری بەڵام خۆشە ئەگەر شوێنەکەت شیاوی قیاسی جیاواز بێ ئەو بەسەر هەردووچە ڕاستی ئەوەی کە گڵۆپی تیا بێ و گڵۆپیتیانە بێ بوارەکان جیا ئەکاتەوە ئەمانە زیاتر بۆ ئۆفیس بەکارێنەوەی گڵۆپی تایە لەگەڵ نووسنە زیاتر بۆ شوێنانە بەکارێنن ئەوانی تیانە بێ بۆ دیزاینەکان بەکارێنن ڕۆژە تایبەتەکانیانەوانی گڵۆپیتیانە بێت بۆ سورەیەکان وەکو خۆتان نەزانن یان بۆ نووسنە یاخود بۆ میوانە هۆڵێکی گەورە ئاوایە شەکان ماوەی خۆی 3 مانگە بەس بێشتە کاری دەستیم کردووە بەس زیاتر ئێستا ئیش لە تەختەیەکەم ئەم بابەتانە هەمووی بابەتی ناوماڵن ڕەنگا و ڕەنگیە سرنجەکەی من بۆ ئەوەیە ئیش لە ڕەنگا و ڕەنگیا بکەم ڕەنگا و ڕەنگیەک بەخشم بە ماڵەکان دیزاینەکەی لە دەرەوە ئێم بەکرد و لە ئێرەش خۆم ڕنگ و وێنەکەی لەسرە کێشە یعنی سوپاس بۆخوا ئەو کەسانەی کەسی بەتەمەنە کەسی ئاسایە هەیە یعنی ئەڵە دایکم حەزی بەو شتانەیە ینی چینەکان هەمووی بەکاریێنێ من خۆی پیجەکەم ناوی دیمەن وز ئارتە چکە خۆمانکاری لە سەرەکەین ڕەنگەکان زیاتر ڕەنگی کۆنن هەنی شتێکە ئێستا خەڵک هەمووی گەڕاتەوە بە بابەتی کلاسیک ئیتر ئێستا ڕەنگەکان زیاتر بابەتی تۆنی جارە سەوزەکان و تۆنی سوور هەمووی ڕەنگی کۆن تیا بەکاراتونەوە ئێستا ستاندێکیشم هەبوو ستاندەکە سایزی 50 بە 50 بوو هیومەتر بوو هەنی ئیش لەو شتانە شاکەم بەستر چکە تازەیە وردە ینی لەم شتە بچووکانەوە دەستم پێ کردو بۆی خەڵک زیاتر پێی ئاشنا بێت شتە هەموو تازەکانیش ئێستا گەڕاونەتەوە بۆ کلاسیک ئێستا ئەمەیان سوچی مەطبەخە لە سوچی مەطبەخە هەمومان سوچێکی مەطبەخمانێ لە ماڵەوە ئەمی تیا بەکارێن ینی زۆر کەسەیە پێی ئاشنا نەبوو بە شتێکی تازە بوو بۆ ئێرە ئەتوانی هەم بەشی سەرەوە هەم بەشی ناوەکەشی بەکاربێنی یعنی هەرێکیان بۆ هەر شتێ بەکارێ بۆ منە ئەوە ئێستا جێکلیلە ئەوە جێکلێنسە اونجا ئەمە شوێن کەوچ کوشتە توانی لی دانێ و چەکمە جوشتی تیا بەکاراتەوە ئەمەشیان شوێن بخوردە ئەم چەکمە جێتوانی بخوردەکەش لە شوێنی خۆیان دانیتەوە زۆر پەرشوبڵاو نەبێ ئەنجا ئەمەش ئەتوانی لە ناوە جوانکاریەکی بۆ بکەی بۆ نەکوپی لێدانێ و تا کیشەیە تاکان بەکارێنی اینجا لەبارەی ساعتەکانمانەوە ساعتەکانیش بە ژمارەی کوردی شتێکی جیاواز بوو چکە ژمارەکان زۆرتر یان ئینگلیزین یان دووخەتن شتێکە بۆ یعنی بۆ کوردستانی ئێمە شتێکی جیاوازە چکە هەم تەختەیە هەم ڕەنگا و ڕەنگیە بۆ بابەتی ئەمەش شوێن مۆمە ماتوانی هەم مۆمەباریکەکانی تیا بەکاربێنی هەم مۆمەخڕەکە جێ مۆمە بەڵێ ئیتر ئەمە شوێن کلێنسە توانی ئەم کلێنسەکە بەکاربێنی ئەنجا چەکمە جێ زۆر بەیان ینی وا دروستکراون کە چەکمە جوشیان هەیە بۆی ئەو پێویستی کە لە نزیکی ئەمەوەی دابڕێ ئێستا بۆ ناتوانانی ئەمە نینۆگری لێدانێ هەنێ پێویستی ماڵە ناتوانانی بەرشوو بڵاویکەیتەوە لێدانیت ئیتر ئەمەشیان بۆ بابەتی ئەکسسوارە زیاتر خانمان بەکارێن ئەکسسواری لێدانێن و جا تاکی کەشی هێتوانی تاکەکانی بەکاربێنین نی هەمویان وا سیرەکەی قەبارەی بچووکە بەس ماشەڵا ناوەکەی زۆر فەریحە توانی سپادەیان لێ بکەیت دیزاینەکان زۆربەی لە دەرەوە لەسەر خواستی خۆم دروست ئەکرێ لەسەر خواستی خۆم دروست ئەکرێ و مەگەر هەنێ وێنەی نەبێت بۆ ئێستا ئەمە جیاوازە هەندێک شتەی خەیتە
تەکنیک وشتی خۆی هەیە کە بەکاریە ینی